بەڕێزان سڵاوتان لێبێت لە شاری کۆین لەگەڵ بەڕێز عوسمان بانی مارانی کە پیاوێکە هەم خەباتی شاخ هەم خەباتی شاری هەیە، بەڵام ئێستا لە هەردووکی دوورە. بزانین عاجزەوە دانیشتۆیان هۆکارەکەی چییە؟ کاک عوسمان بۆ دانیشتوی لە ماڵەوە بەخێر بێن. سپاس. بەپێی ئاڵاکەش بە هێری یەکێتی تێشتا بەڵێ من یەکێتیمە، بەڵام خۆم هەم لە ڕووی ئۆرگانیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تقریبەن دابڕایمە لە یەکێتی. یەکێتیش دەستگایەکی نییە بۆ لێ نزیککردنەوەی ئەو بارودۆخەی کە دروست بووە. ئەوجا نازانم هەر خۆیان وایان دەوێت یان لێی نازانن. فعلەن ئەوە وای کردە من هەم لە ڕووی ئۆرگانیەوە هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە لەگەڵ یەکێتی بە شێوەیەکی گشتی ئەوەکان پەیوەندەکان لاوازن. بەرام خۆم وەکو خۆم هەر یەکێتیمە و لە مارەوە دانیشتم. کەواتەمە ئیجباریە یان ئیختیاریە؟ بەخۆی ناوەڵا ئیختیاری نییە. ئەمن حەزم دەکرد لە ڕێزەکانی یەکێتی ئیش بکەم، بەڵام برادران وایان پێ باش بوو. بەڕاستی نازانم تا ئێستاش ناوی چی لێ بنێم. ئێمە سەرکنارکراینە و ناردراینەوە مارێ بە کوردیەکەی. نازانم خۆیان چۆن وایان پێ باش بوو. هیوادارم سەرکەوتوو بن. دەنە ئێمە فعلەن توانا و شنگ و تااقەتی ئەومان هەبوو جارێ خزمەتی حزبەکە بکەین لەبەرەوەی لە پێناو حزبەکە تەسحیە و ماندی بوون و زەرێری زۆرماندایە. حەزمان دەکرد ئیشکەم، بەڵام برادران کەوایان پێ باش بوو هیوادارین ئەوان سەرکەوت. تۆ لە هەشتاکانەوە خەباتی شاختی تر لەو کاتەوە دوایەوە لە 2000ەکان و هاتە شار، ینی جگە لە نەوەتەکان خەری شەڕی ناوخۆ بوو، بەڵام بەستم 2000 کە چیتە پەرلەمان. بەبەستمەوەیە ئێوە هێشتا توانا و تااقەتی ئەوتان نەماوە لە سەکرێتی حیزبەکەیان لە ناوەندی بڕیارانێن، یان بەڕاستی بیر و بۆچوون و ئێوەیان قبوڵ نییە تر ئەم یەکێتیەکە هەیە؟ ئەو پرسیارە دەبی لە خۆیان بکەن. تێڕوانینی خۆت بە تێڕوانینی من ئێمە من بە تێڕوانینی خۆم بۆ کاری خۆم و بە شایدی برادرانیش ئەمن تەبعەن قسەی ڕەحمەتی جەنابی مامجەلالیشم لایە و قسەی ڕەحمەتی کاک نەوشێروانیشم لایە لە دوو قۆناغ و مەرحەلەی جیاجیا لە هەردووشیان. و جارێک جەنابی مامجەلال بە منی وتی قورت تۆ تەسحی زۆرتاندایە کورد قەرداری تۆیە، کورد قەرداری عایلێ و تۆ عایلەکەتە و بالتەکیدیش لە قۆناغی پەرلەمانی من لە پەرلەمان بووم کە یاسای نەفت و غازمان ڕاگرت. کاک نەوشێروان بە منی گوت تۆ ئەوەندەت کردیە لەو ڕۆڕاییە کەلیمە قسە نەکەی لە پەرلەمان بەستە هەتا دەمری. یعنی هەردووچیان وەکو دەرێ ستایشی خەبات و تێکۆشانیان مهمنیان کردی هەم لە خەباتی پێشمەرگایەتی و هەم لە خەباتی پەرلەمانی. بۆیە من پێم وایە بە قەناعەتی خۆم توانای کارکردن هەیە لە سەرجەم بوارەکانی کارکردن. بەڵام دیارە ئێستا یەکێتی ئیشی کەم بووە، ئێمەیان ناردووە مارێ و خۆیان دەزانن بۆ. ئێوەمانان خۆ کەم نین، ینی چەندین لەوانەیە منەڵم دەیان تۆ بزانی سەدانیشن وەکو جەنابەت ئەو خەباتیان هەیە لە مەکتەبی سیاسی بوون، لە سەکرتایەتی بوون. هەماهەنگیتان چۆن خۆتانەوانی کە وەکو خۆتەڵێ ئێستا لە ناوەندی بڕیارانین، ینی پێکەوە ئەمە لە ژمارەی سەرکردایەتی زۆرینەی نە؟ بەڵێ ئەنی زۆرینەی سەرکردایەتی و تێکۆشە لە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردان کە ئەو ڕۆیان هێنای تکایەوە لە ماوەوەنە و ئەوانی ماینەوەلۆی ئەقەلیەنە. ئێمە فعلەن ئەمە بۆ خۆی مەترسی نییە بۆ سەر حیزبەکە؟ ئەوە خۆی لە خۆیدا لە هەموو حزبێکی دنیا ئەوەیە حزب ئەگەر مەعاملەی لەگە تێکۆشە لە دێرینەکانی خۆی بە جوانی و بە شێوەی یاسا بباتە پێشەوە ئەو حیزبە پێی دەرێن حیزبێکی
بە وەفا ئەگەر حزبێک تێکۆشرە دێرینەکانی خۆی تا لە مەرحەلەی سنگ و تااقەت و توانادا بن بەکاریان بینی پاشان پەرایەزیان بخە بەو حیزبە دەرێن حزبێکی بێمتمانە بەرامبەر تێکۆشرە دێرینەکانی خۆی هیوادارم یەشێتی ڕێگانەدا ئەو ناوایی بەسەردا ببڕێ بەخۆی دابستەوە لەو چونکە ئێمەش لە دوای ئێمەش وەزبێکی تر دێ ئەوانیش وەکو دەرێ تەمەنیان بەسەر دەچی بەڵام ئەزممویان هەیە لە خەبات مەسەلا ئەو ئەزممونە پێویستە ئیسفادەی لێ بکرێت سە ئێمە ڕاستە یەکێتی هەندێک خەرچی گەنجی هینایتە پێش بەرام گەنجەکانی لێڕانەی نایە بۆ کاری بەرەو پێشەوە بردن چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی سەربازیەوە ئەوە ینی دەبوو فعلەن ئامادە بکرابوون هەیە و ئەزممویان لە برادەرەکانی پێش خۆیان وەرگتاسکە بەڕاستی بەڕای من گەنج مهمە خوێنی تازە مهمە بۆ تازەکردنەوەی هەر ڕێبازی حزبێک و یان لە ناو ڕێزی هەر حزبێکدا بەرام بەتەنیا ناتوانانی پێویستە فعلەن ئەزممون لە خەرکە بە تەمەنەکان و بە خاوەن ئەزمونەکانی خۆی وەربگری ئەگەر ئەزممون لەوان وەرنەگری چونکە حزبایەتی بەجەستە ناکرێ بە ئەزممون دەکرێت گەنجەکان دەتانن مدیر عام بن دەتانن ئامیر فەوز بن دەتانن ئامیر لیوا بن بەران ناتانن مەسول مەلبەندێکی بە ئەزممون بن ناتانن ئەندام مەکتەب سیاسەتی بە ئەزممون بن ناتانن مەسەر دانووسانکارێکی بە ئەزممون بن لەگە بەرامبەرەکان بۆیە پێویستە فعلەن هەموو خێنی تازە ئەزممون لە کەسانی پێشخۆی وەربگری ئەوەی ئەوە نەکازەر دەکا بەڕێن جا ئەم حزبەی تۆ باسیەکەی ئەگەر بۆ ئێوە وەفای نەبێت بۆ خەڵک چۆنێ بێت ئەلاکولین ئەوە هەر حزبێک ئەوە بکە ئەو ناوەی بەسەدادا بڕێ هیواداری مێشێتر لێ نەگەڕێ ینی بگاتە ئەوەی ئەو ناوەی بەسەدا لەگەڵم سەکرداتە تازەیە چۆنی ینی بەخوا زۆریان ناناسم هیچ پەیوەندێکم لەگەدا هەر نای ناسی کەمانەکە هەندێکی ناناسم سەبۆن و نەگەر بیبینی لە شوێنێک نازانێ ئەندامی سەکرداتی هەندێکیان ناناسم هەندێکی ناناسم باشە بەم یەکێتی ئێستای کە بەڕێزت تێبینی لەسەری هەیە ئەتوانێت چی بکات و چۆن مامەڵە بکە هەم لەگەڵ پارتی هەم لەگەڵ ناوخۆ وڵاتانی ئەقلیمی و عێراق کانی ئێوەمانە ئەو تەجربەیەتان هەبەیە سوود لە توانەکانی ئێوە نبینی ئێستا ئێمان چۆن خۆیان نەتوانن بەم وزەیە کە هەیەە مامەڵە لەگەڵ ئەم لایەنە ناوکەن نازانم خۆیان چۆن شرۆڤی ئەو قۆناغە دەکەن بەڵام بەڕای من یەشێتی لە ڕووی ئیلاقاتی نەتەوەی نیشتیمانیەوە پاشەکشەی کردیە لە ڕووی ئیلاقاتی ئەقلیمیەوە پاشەکشەی کردیە و لە ڕووی ئیلاقاتی دەرەچیشەوە پاشەکشەی کردیە بم پێم وایە هیچ کارێک بەتەنێ ناکرێ بێ بە هەمهانجی بکرێ و ئەو هەمهانجەش نابینم یانە من پێم وایە بەڕێی من یەکێتی لەسەر جەم بوارەکانی کارکردنی خۆی پاشەکشەی کستیە من وای دەبینم هیوادارم وانەبی باشە کاک عوسمان ئەمەی کە ئێستا هەمانە دۆخێک دروست بووە خەڵک ناڕازیە هەر بەڕاستی بەڕێزت سێ برات خۆی گەورە لیان خۆش بێت شەهید بوون ئێوە ئەو شەڕە ئەو خەباتی کردن هەم لەگەڵ حکومەتی بەعاز هەم شەڕی ناوخۆ هەم لەگەڵ وڵاتانی ئەقلیمی بۆ ئەمەی ئێستا کردن ناوەڵا بۆ ئەوەی ئێستا نەمان کرد ینی بتزانیە ئەگەین بەم دۆخە بتزانێ ئاومالێت ئەچیت ئەم هەموو شەڕەکەی برای خۆت بێ بەکوشت ئێمە خەباتمان کرد پێمان وابوو یەکێتی هەمووانە لەسەر ئەو ئەساسا خەباتمان کرد و تەسحەماندا و خزم و کەسمان شەهید بوو برامان شەهید بوو و خۆمان جوانی خۆمان لەسەر ئەو حزبەدانا بەرام دەرکەوت حزبەکەی هەمووان نییە ئەو کاتە فعلەن ئەتو تێگەیشتی حزبەکەی هەمووان نییە بەداخەوە یعنی جێگای نیگەرانیە و تەمەشای هەم تەسحێ و ماندیبوونەی دەکەی تەمەشای هەموو شەهیدەی دەکەی ئێمە شەهیدەکانمان یعنی ئینسان جار هەیە شەهید دەدا بۆ خاک و نیشتیمان و بۆ کوردستان ئێمە شەهیدماندا بۆ مانەوەی یەکێتی ئێمە سێ برام شەهید بوو لەسەر مانەوەی یەکێتی ئەوە وەکو دەرێ شتێک بوو بەسەرماندا فەرز کرا و دەوڵەتی تورک هات بە هاوکاری پارتی بۆ سەر
ئێمە بۆ سڕینەوەی یەکێتی ئێمە تەسحێماندا لەو مەرحەلەی لەو شەڕە بۆمانەوەی یەکێتی بوو بەداخەوە یەکێتی پێی نەزانێت بتزانێ ئەگەی بەم ڕۆژە ئەوەتە کرد ئەمن بۆ خەباتمان کردەوەکو باسم کرد بە پێ قەنەعەت خۆمان کردیتمان لە سەرەتا خەباتمان کردێ بۆ کورد و کوردستان وەلەو قۆناغەی وەکو دەرێ کە بەسەریشمانداها لە ساری 97 بەرگریمان کرد بەو ناوەی کە داژیتکەرێکی کوردستان هاتیە بۆ داژیتکردنی کوردستان و وەدەیە یەشێتی بسرتەوە بۆمانەوەی یەشێتیمان کرد بەڵام ئێستا بەداخەوە ئەوەی سەیری دەکەم یەکێتی وا دەرنەچوو چونکە بۆی ئەو پرسیارەکەم ئێوە کە خەباتان کرد ئەو کاتە بیر و بۆ چۆنێکتان هەبوو وەکو خۆ دەڵی بۆمانەوەی حەزبەکەت بۆی کوردستان ئازاد بێ خاوەنی پەرلەمان بین خاوەنی دامەزراوەی فەرمی بین لە وڵاتە ئیسا ئەم شتانەمان هەیە بەڵام ناون یعنی هێشتا ئەوە نین کە ئێوە ویستوتانە خەباتان بۆ کردووە تەمەنی خۆتان لەسەرداناوە ڕەفیقەکانتان هەوسەگەرەکانتان بە دیار خۆتانەوە گیانە لەدەزا و هەموو ئەم چیرۆکانە هەیە لە ئێوە بەڵێ هەمووی هەیە ئەمە ڕازی نین لە ئێستا هەیە بەڵام وەکو دەرێ مەسەلەکە ئەو وەزعی لە کوردستان هەیە کورد بە درێژایی مێژوو ژێردەستە بووە کورد بە درێژایی مێژوو غەدری لێکرایە و قەتڵ و عام کرایە و زیندە بەچار کرایە و چیمیاباران کرایە هەرچەندە ئەو جۆرە ئیستەقرارەی لێرە هەیە کە زۆریش خراپە کەس لێ رازی نییە ئەوانەی خەباتیان نەکردی هە لێ رازی نیە نەک ئەوانەی خەباتیان کردیەوە بەڵام هێشتان زگمان بۆی دەسووتی هێشتان زگمان بۆی دەسووتێ وەکو دەرێ کۆرە هەر بەتەمایە دووسای ڕۆشنایی هەبی لە ڕۆژێکدا ئێمەش هەر بەتەمای ئەوەی نەرە ڕۆژێک چاکسازی بکرێ لە سیستەمی بەڕێوە بردن چ لە ڕووی حزبیەوە چ لە ڕووی ئیداری و حکومڕانیەوە و تۆزێک بگەڕێنەوە بۆ یاساکانی کە لە دنیا بەرکارە و ئەوەی خۆیان مقارنە بکەن لەگە دنیا هیچ نمونەی خراپی وەشی ئەوەی نییە کە ئێستا لە کوردستان بەرەوەی هەمی هەر چاوەڕێیە تێکۆ شەرە دێرینەکان ناڕازین ئەوەی خەباتیان کرۆ ناڕازنەوەیش خەباتی نەکرۆ ناڕازیە خەڵک ناڕازیە بەشێ لەوانشی کە لە حزبەکانان بەشێ لەوانش کە لە دەسەڵاتان هەن ناڕازیە ئەوانەی کە ڕازین کەمینەن ئێستا مادەم زۆی لە ناڕازیە بۆ هیچ ناکرێت خەڵک تا حدێک سیقەی نەمایە بە حزبات مەسەلەکە ئەوە نییە بۆ ناکرێ دەکرێت دەنەخەوە مەسەلەتە دیتان دوێنێ خوشیت هەرچی ئایلەیەکە کە ڕاست بۆ هێزشی گەورەی کۆماندۆ و زێرەڤانیشکات وەکو دەرێ لە ڕانیشکە هەمزە مەقسەدم هێزەکان کە ئەوڕۆ بە شکلی دیفاع لە دەسەڵات دەکەن ئەگەر بکەوتنە حاڵەتی ڕوبەڕووبوونەوە هیچیان تێدا بەستە نییە بەپێ ئەو تەجروبانەی کە لە مانجی ڕابرد لەو مانگەی دیتمانن بەڵام وەکو باسم کرد دیسان خەڵک جەرجی ژان دەکا مەسەلا تو بێی ماری خۆت وا لێ بکەیت هیوادارم ئەوانە چاک بن بابێنە سەر عیلاقی تۆ بۆ نە پارتی بۆ کەیفی بە تۆ نایە من خۆم پارتی وەکو حزبێکی خاوەن چەندین ساڵی خەبات وەکو حزب دەیناسم وەقەتیش کارێکی شخصیم نەکردێ بەرامبەر بە پارتی نازان پارتی ئەو پرسیارە حەقە لە پارتی بکرێ پارتی بەرامبەری من ئەگەر شتێکی هەبی من هیچم نییە بەرامبەر پارتی خۆم ئەم یەکێتی بوویمە یان گۆڕان بوویمە بۆ قەنەعەت و مەبدەئەکەی خۆم کارم کردیە ڕەنگە ئەوان لە شێوەی کارکردنی من نیگەرانیان هەبی بەران ئەمن حەق بە خۆم دەدەم لە هەر شوێنە کار بکەم نوێنەری ئەو حزبەمە کە کاری بۆ دەکەم خۆم وەکو نوێنەری خۆم مەسەن لە پارتی بە بچووکتر نازانم لە شێوەی کارکردن کە بێم من کار بکەم بۆ یەکێتی لەگە پارتی دانیشم خۆم وەچی حساب دەکەم گۆڕان بم کار بکەم بۆ گۆڕان لە کاتی دانووساندا من خۆم بە نوێنەری حزبەکەی خۆم دەزانم بۆی ڕەنگە قسەم گەورەتر بی
وبجوابم لەسا ئەو تەرخ و پێشنیارانەی دەکرێت کە بە پێچەوانەی بەرژەوەندی حزبەکەی من بی من تەنها ئەو شێوە ئوسلوبانەم هەبووە لە دەربڕیندا دەنەقەت قسەیەشی هەڵم بە پارتی نەگوتیە پارتی خۆی بەرامبەر من ئەگەر ڕێی خراپ بە ڕێی خۆی تۆ مەسئولی مەڵبەندی یەکێتی وی لە سۆران لەسەر داخوازی پارتی دووریان خستیتەوە لە پەرلەمان مشکلیان بۆ دروست کردی ینی بینت تێ ینی لەگەڵ پارتی هەندی حەڵقە هەیە کە بەڕاستی پێیان وتی بە خۆشتیان وتووە هەڵسوکەوتەکانی تۆشیان قبول نەبووە ئەو پارتی ناحەقە چونکە ما ئەمن کە مەسئولی مەڵبەندی سۆران بوو ئەخت پێشخویستم قسەکەوا بکەم پەیوەندی بەوە نییە تۆ لە شەڕی ناخۆی عەزیێتە زۆر داون شەڕی ناوخۆ بووە پارتیش عەزێتی یەکێتی داوە خۆ پارتی ئەوەسم تۆیە یەکێتی پارتی چیاسە شەڕی ناوخۆ جەنابەت پارتی خۆت باسیەکەی ئەڵێ لە زۆر شوێن قۆڵەکەی جەنابەتەوەی کە تۆ مەسئولی لێی نەشکاوە بەرامبەر پارتی شەڕی کوردستان ئەوە کردووە شەڕە مەسەلە شەڕ بووە و پارتی لە چەندین مەرحەلە و خۆناغی جیاز ڕێ زۆر گەورەی لە یەکێتی دای مەسەلە بۆ نمونە لە هاکاری بەڵێوایە بۆ نمونە لە سیوێکی مەسا حکوومەتی عێراقی هینا و زەڕێ گەورەی لە یەکێتیدا بێم وەکو باسم کرد شەڕە بەرام کاتێک کە ئەو مەسەلە کۆتایی پێدێ و ئاشتەوایی دەکرێت دەبێت ئەوە لە بیر بکرێت ئەگەر لە بیر نەکرێت چارەسەری کێشەکان قەت ناکرێت یعنی ئەوە شەڕە و شەڕ بووە ئاشتی و شەڕ شەڕە ئەتو کە شەڕ بوو خۆت و مقابلەکەت گولت تێ بگرێت و گوری تێ ناگری وانە ئەوە بەدەست نییە شەڕە و شەڕەکەش ئێمە دامان نینایە خۆیان دایان نایە خوابیانگری ئیشاڵڵا ئەویان نەکردوایە شەڕ نەبووایە کەسمان ئیسفادەمان لە شەڕ نەکردێ بە تایبەتی ئەمە زۆر زەرەر من لە شەڕ کردیا و پشتم شکایە لە نەتیجەی شەڕەکانی ناوخۆ بەداخەوە قەت خۆشحاڵ نیمە بە شەڕی ناوخۆ کەسیش بە سەرکەوت و نازام لە شەڕی ناوخۆ بەڵێ زۆر پەژوان ئەوەی پەژیوان بم لە شەڕی ناوخۆ زۆر پەژوان بەڕام قەت لە دەست من نەبووە خۆ شەڕەکە لە چه مەرحەلەیەکی خەباتی خۆت لە شاخ و لە شار پەشیمانی من تەنها لە شەڕی ناوخۆ پەژیوانم ئەوەشم تەواو نەکرد بۆت ئەمن کە لە سۆران بووم بەڕێکەوتن لەگە پارتی ئەمن چووبمەوە سۆرە پارتی لقی هینا بۆ ڕانیەی ئەمنیش چووبمەوە سۆرە ئەمن وام دەدیت ئەوە ڕێکەوتنی سیاسیە ئەمن بچممە قەڕی کۆمیتەکدا بنێم نابی ئیجازە لە ئاسایش پارتی وەگرم و نابی ئیجازە لە لقی پارتی وەگرم ئەمن خۆم دام دەنا خۆم دەچم خانیم دەگرت کۆمیتەکەم دادەنا ئیجار هەیە پارتی هێزی کۆ دەکردەوە دەردەورەی کۆمیتەکەی دەگرت سێسا ڕۆژە هەر ئەمن نەدەچوم بەوان بریم چکە من لە قەنەعەت خۆم پێم وابوو ئێمە بەڕێکەوتن هاتینەوە بۆ شەڕ نهاتینەوە و تەسلیمیش نەبووینە بێن بچم پرس بە ئاسایش بکەم مەقەڕیدانین ئەوانە پارتی نیگەران دەکرد لە کاتی کە ئەمن لە سۆران بووم و ئێستاش برادران ماینە لەوێ هیچ بارەگایشی کۆمیتەیەکمان نەکردەوە پرس بە پارتی بکەین تەنها خۆمان کردیتمان گوتمان ئەوە حەقی خۆمانە چکەمە بە شێوەی اتفاقاتی حساب نەکرد ئەوە لە نەحساب نەکردن نیە ئەوە حزبێکی تری داما بێوێت شوێنی بکاتەوە 1001 بەڵگەی لە داواگەنەوە نیە ئەمە وامان کرد ئەو پارتی ئەگەر نیگەران بێ ئەمە ئەو هامان کردیە بەرام هیچ هەڵەیەکمان بەرامبەر پارتین لە پەرلەمانیش بۆ وەڵامی قسەکەی جەنابەت ئێمە لە پەرلەمان جەنابی کاک مەسعود هاتەوێ ئەمە پرسیارمان لێ کردیە ئەوان نیگەران بووینە بە پرسیارەکە نەک ئەمن خوا نەخواستە حاڵەیەک یان قسەیەکی تۆقسی مام جەلالیش شکانەوە لیشێن دەرێت ئەوەی کە جەنابەت خۆت باسیەکەی مەوزوعی کۆچکردو مەلا مستەفا بەرزانی ئامێن هەر لەوەی مەسەڵەن نەمشکاندی ئەمن کە چوومە لە سۆرانیش بووم ئیفتتاحی مەڵبەندی سۆران هەبوو کاگەر سەلان مای ئێستا مەسئولی مەکتەبی ڕێخستن بوو بڵێ گوتی ئیفتتاحی مەکەن هی مەڵبەندی سۆرە پارتی نیگەراندی ئەمش گوتم کاگەر سەلان چۆن دەبێت ئەمە کارتمان تەوزەکردی و لە خەڵکمان جێڕایتەوە و ڕۆژەکەمان دیاری کردی و خەرگی وا دەخرۆشایە بۆ ئەو ڕۆژە و ناکرێت دوای بخین گوتی آخر تۆ ئەمن مەسئولی تو نیمە گوتم بە گوتم پێ دەرێم مەیکە هەر ئەمنیش گوتم کاگەسان ئەمە زۆر ناخۆشە و زال لێ دەکەم ڕێگامان بدە و لە نەتیجە کاگەرسەلان گوتی تو مامجەلا دەناسی گوتم بای گوتی مامجەلا دەرێ بە
نیکن افتتاحی مەڵبەندی سۆران نەکەن خەرە بارەکەی دروست نەکەن کێشە دروست نەکەن گوتم کاگەر سەلام لێ بگەڕێن یەک ڕۆژ مایە افتتاحی مەڵبەندەکە دەکەن دوای لام دەن ئەم بە مامزەلا برێنێ یەک ڕۆژ مەجالم بدەنێ من افتتاحەکەی دەکەم دوای لە مەڵبەندی لام دەن لە مەسئولی مەڵبەند بەڵام مەرێن دوای من ئەوەکە دەکەم مەقسەدم شێوەی قسەی مامزەلال بەو شێوەوە بە نەگە من قسەکە بچێم گوتمە من عملیەکە دەکەم کە تەواو بووم لە مەسئولیەتەکە لام دەن لە جەزای ئەوەی افتتاحەکە بکەیتنی ئەوە یەک دوو لە پەرلەمان جارێکی کە ئەوە ڕووی داوە یاسای نەفت و غاز هاتە پێشەوە ئەم سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووم لە پەرلەمانی کوردستان ئەمە یاسای نەفت و غاز بوو فعلەن عوتڵەی پەرلەمانیش بوو مانجی حەبوو دائما لە کاتی عوتڵەی پەرلەمانی یاسا تێ ناپەڕێنری ئێمە چوینە پەرلەمان ئەو یاسایان هینا پێشەوە یاسای نەفت و غاز پێشتر وەکو دەرێ کارنامەی کۆبنەوەکە دابەش نەکرابوو بۆ ئێمە مەتاڵعی لەسەر بکەین و پرس بە خەڵک بکەین و نەفت چۆنە و یاساک ئەمە چوینی یەکسەر چوینە ژۆری و لە چەکمەزەکانمان ئەوەمان هینا دەرێ و یاسایە ئامادە کرابوو بۆ تێپەڕاندنی یاسای نەفت و غاز وەڵامە چوینە ژۆرێژ یانی چوینە ژۆرێ ناڕازی بووین بەڵام ئەمە کۆبنەوەکم کرد لەگە برادران پێشەوەی بچینە ژۆری گوتم برادەرینە ئەوە زۆر خەتەرە بۆ دوا ڕۆژی ئێمە ئەوڕۆ ئەندامی پەرلەمانین سبەینی ئەو یاسایە زرەربی بۆ داهاتووی میلەتەکەمان بۆ نەوەکانی داهاتوومان ئەو یاسایە خراپبی خەڵک تفون عەلەتی ئێمە دەکا چکۆمە هیچ لێ نازانین قەت نەفتمان نەبووە قەت نەفتمان وەکو دەرێ اکتشاف نەکردیان نەفتمان دەرنەینا نەفتمان نەفرۆشتی ئێستا ئەمە چیچی لێ نازانین ئەو یاسایە بە نێڕێگە نەدەین بەڕوە بە دوای بخەین بۆ ئەوی دوای بخەین پاشان ئێمە خەبیری نەفت هەیە لێرە لە بەغدایە داعوتی دەکەین با بە دوو مەحازەرەمان بۆ بدا هەژمەدە ڕۆژ دوای بخەین نەک یەکجاری دوای بخەین بەڵام بۆی شارەزاییمان هەبی ئێمە وامان کرد فعلەن کۆبنەوە کۆبەوە هەرچەندە پێش کۆبنەوە کە ئەمن چووم لەگەر سەرۆکایەتی پەرلەمان دانیشتم بانگی سەرۆکی فراکسیۆنەکانیان کرد ئەم ناڕازی بووم گوتم ئێمە ناڕازین بە کۆبنەوەکە لەبەرەوەی ئەو بەرنامەی کارە دەبی 24 ساعت پێشتر بدێتە دەست ئەندامانی پەرلەمان ئێمە وەرمان نەگرتەوە نەماخینتەوە و هیچ شارەزاییشمان نییە لەسەر یاسای نەفت و غاز بۆیە ڕزاتان لێ دەکەم دوای خەن ئەمە دوایە قبولی ناکەین کاک کەمال کەرکوچی جێگەری سەرۆکی پەرلەمان بوو گوتی ئەنگۆژ نەیکەن ئێمە هەر دەیڕوین وەکو برێ وەکو تەحەدایە یعنی قسەکەی کرد گوتم ئێمە نایکەم زان کوی دەڕوین ئەوە بۆ هاتی ناوقاعی ئێمە چوونە دەرێ نیسابی قانونی تەواو نەبوو کۆبنەوەکە تێک چوو ئەو کاتی یەکەم جار بوو لە پەرلەمان لە بینی یەکێتی و پارتی ئەو جۆرە ململانێ هەرچەندە لە پەرلەمانی دنیاوێ تەبیعی زۆر هەبووە بەڵام لە پەرلەمانی کوردستان یەکەم جار بوو ئەو شتە ڕوو بدا وەڵام منیش هەستان بینە دەرێ فراکسیۆنەکە هەمووی هاتە دەرێ و نیسابی یاسایی تەواو نەبوو پەرلەمان شلەژا و وەزعەکە خراپ بوو کاک کەمال کۆنگرێسی ڕۆژنامە ئەوەی کرد لەوێ ئەمنیش کردم و هەردووکمان زۆر بەتوندی قسەمان کرد لەناو لە دەرەوەی هۆڵی پەرلەمان بەڵام لەناو بینایی پەرلەمان ئەوە بوو کۆبنەوەکە تێک چوو ئەو کاتی پێم وایە جەریدەی هاوڵاتی و جەریدەی ئاوێنە هەردووچیان ڕاپرسیان کردبوو لە ناو خەڵێ پێم وایە بوو بۆ ڕۆژانە جەریدەی هاوڵاتی جەریدەی ئاوێنەش هەفتانە بوو پێم وایە هەردووچیان ڕاپرسیان کردبوو بتەکید دەمن جەریدەی هاوڵاتیم دی تەلەفۆنیشان لۆم کرد ئێوارێ تەمەشامان کرد کاک مەسعود لە دوکان بوو ئەمندام نابوو بەیانێکی بسمە خزمەتی جەنابی مامزەلال وەزعەکەی لۆ ڕوون کەمەوە ئەمە هیچ بەمەبەست نەبووە ئیشەکەمان تەنها ئەوە بووە شارەزاییمان لە یاسای نەفت و غاز نەبووە پێشەوەم بچم وەڵا پێم وایە لێرە بوو مارمان لە کۆیە بوو هەر تەلەفۆنم ئەوە تەلەڤیزیۆنم کردەوە مامزەلال لەگەڵ کاک مەسعودی قسەیان کرد مامزەلال گوتی ئەوەی فراکسیۆنی کەسێک کردیتی ناحەقە ناڕەوایە پێچەوانەی سیاسەتی یەکێتی ئەمە زۆر نیگەران بووم و
گوتم بسم تازە بسمە چێ نەچوم لەلای مام جەلال جەریدەی هاوڵاتی تەلەفۆنی کرد گوتی مام جەلال وا دەری ئەمش قسەکەم کرد قسەکە نەدەبوایە بیکەم چونکە مام جەلال ئەمین عامی یەکێتی بوو قسەی قانونە یعنی هەر چۆنێک بی ئەمش گوتم ئەوی مام جەلال دەرێ ڕێی خۆیتی ئەوەی ئەمە کردمان ئەمە پێمان وایە سیاسەتی یەکێتی ینی وام گۆ ئەوش بەمانشێر لۆ بەیانەکەی نووسی بووی وەڵحاسری دەسا ئەوە مام جەلال نیگەران بوو بەرام منیش نیگەران بووم یعنی ئەمن نەک ڕوو بەڕوو قسەی مام جەلالم قەت نەشکاندێ بەرام لەسەر وەکو دەرێ عەمەلەی ڕۆژانە کاری ڕۆژانە کاتی خۆی مام جەلالش بە منی گۆ کە چوومە پەرلەمان گوتی بەڵێ گۆ مەبن ناگۆ بن من ئەوەم هاتەوە بیر مام جەلال گوتی ناگۆ بن بۆیە من ناگۆ بووم بەرامبەر یاسای نەفتوازەکە بەمەی نەگو گوتی بەڵێ گۆ مەبن بۆیە من پێم وانییە قسەکانم بە هیچ شێوەک وەکو دەرێ شکاندنی قسەی مام جەلال بی بەرام کرداری ڕۆژانە هەندەشت والێتە پێش والێک دەدرێتەوە دەنا ئەمن بە هیچ شێوەیەک و قەت لە خۆم نەوەشانتەوە بەرامبەر بە ئەوەی مام زڕی مام جەلال بکەم من وەکو باسم کرد کە چوومە پەرلەمان مام جەلال وای پێگوتم گوتی بەڵێ گۆ مەبە بەمەعناوە ڕێگای دامێ من ئازادی کاک عوسمان تۆ کاتی خۆی سۆسیالیست بووی بیدایەتی خەباتت دوایی ئەوە لە دەوتە داخی جەلالی مەلای بوو بە سۆسیالیست ئێستاش هەڕێی وایە باشە دوایی بوویتەوە بە یەکێتی هەشتا حوت دوایی تر ڕۆشتی لەگەڵە تا دروستبوونی باڵی ڕفۆرم و گۆڕان بووی بە گۆڕان دوای های تۆ بیتەوە بە یەکێتی چی وای لێ کردی ئەمە هەر یەکێتی جاران بووە ئەو گۆڕانەی دروستبووە هەر گۆڕانە بووە سۆسیالیست شەرە وگانی مەبدە بوو یان مەساڵح لە حیزبی گەورە بچێنە و حیزبی بچووک باوەڕ ناکەم مەساڵح لە دەستی ئەگەر هاتیتەوە زیاتر وەرەگرێت ئەگەر هاتیتەوە دەزانی ئەوە هیچ نەبوو لەوێ بۆیە دەگەڕێت کێشەکەی خۆت عکسەوێتەوە کە لە حەزبی بچووک دەچیتە گەورە مەساڵح وەرەگری ئەگەر لە گەورە بچیتە بچووک لە دەستی عکسەکەشی ڕاستە وایە بەڵام ئەمێن با پێت بدێم ئەمن لە سەرەتایی دروستبوونی شۆڕشی نوێی گەلی کوردستان لە دوای هەرەسێنانی شۆڕشی ئەیلول بە سەرۆکایەتی مەلا مستەفا کە شۆڕش هەرەسی هێنا من پێشی شۆڕش هەر لە 64ەوە بەبیرم دێ سیراعی بینی جەلالی و مەلایی هەبوو ئەلەو کۆیە بەبیرم دێ مەلا مستەفا هات لێرە کۆبنەوەی عەشایری کرد کۆبنەوەیشی گەورەی عەشایری کرد لە کۆیە بۆ مفاوەزاتکردن لەگە حکوومەتی عێراق لە باتی ڕێی مەکتەبی سیاسی وەگری ڕێی عەشایری کوردی وەگری ئەلێرە لە کۆی بەبیرم دێ پاش ئەوە ساری 63 بوو شازی ساری 64 بۆ کێشە لە بینی ئەو کاتی پێیان دەگۆ باڵی مەکتەبی سیاسی و باڵی مەلا مستەفا یان جەلالی و مەلایی کۆمەڵێک ناوی لێندرا وەک کێشە و کوشتار و مشکیلە زۆر ڕوویدا دوای پێک هاتنەوە و جارشکە لێک بوونەوە و جارشکە پێک هاتنەوە خۆ دەزانی ئەوە وەکو دەرێ لە حیاتی سیاسی لە کوردستان ئەوانەمان هەموو دیتێ بۆیە تەسیری ڕنگدانەوەی لەسەر ئەفرادەکانیش ئەمەن پاش ئەوەی شۆڕشی ئەیلول هەرەسی هێناوە ئەمن پێم وابوو کێشەی بینی جەلالیەت و مەلاییەت تا ئەبەت نابڕێتەوە بە قەنەعاتم وابوو بۆیە ڕێبازی سۆشیالیست لەو کاتی پێم باش بوو وەکو باڵی سێم لە حرەکەی کوردی من بووم بە سۆشیالیست بووم بە سۆشیالیست بۆ ئەوەی باڵی سێم لە کوردستان دروستبی یعنی لە نێوان پارتی و یەکێتی یان جەلالی و مەلایی حزبێکیت کە هەبی بۆ ئەوی باڵانسەکە ڕاگری بەو قەنەعاتە و بە تەواوی قەنەعاتەوە بووم بە سۆشیالیست سۆشیالیست گەشەی کرد لە سەرەتادا دوایە کە بووە ئەوەی کاتی ئەوەی هات وەکو دەرێ ئەو فەراغە پڕ بکاتەوە بە هەردوو لا لە ناویان برد ئەوە سۆشیالیست نەما کە سۆشیالیست نەما ئەمن پێم وابوو یەکێتی لە پارتی باشتەوە قەنەعاتمە یان
كسوسياليست انشقاقي كردو أو تمحنما ويشتيش لو كاتي برامبر بحكومة عمليات زور قوري ذكر يعني أما وكو أو عشقي عمليات كانوا أو كان بعض الحكومة إذا داستاني قورته وما ذكرها أو أنا هم تأثير خوي هبو لو مرحلة أو كاتي أم لسو أساسا بومو بيشتي دوای ئەوەی وەکو زانیم سۆشیالیزم نەیتوانی ئامانجەکەی بپێچی و تووشی انشقاق بوو پارتی وێشێتی ئیشیان لەسەر کرد و دەرەقەتی پارتی وێشێتی نەهات بە کورتی ئەوە مەسەلەی سۆشیالیست پاشی مەسەلەی سۆشیالیست کە هاتینە دەسەڵات لە شاخ هاتینەوە شار حکومەت هەبوو وەزعمان باش بوو سەرکردایەتی بوو نەندام پەرلەم هەموو شت بووین وانە گۆڕان دروست بوو هیچی نەبوو خۆ گۆڕان وانە مەصرفی جەولەکانش دەبووە لە حسابی خۆت بکەیت پێم ئەوا بوو گۆڕانە و بەدی لە سێیە ئەوەی ئەمن لە مێژە کاری بۆ دەکەم پێم وایە بەدیلی وا تەسەور کرد پێم وا بوو گۆڕان بەدیلی سێیەمە لە بینی جەلالیەت و مەلایەت و بۆیە ئەمە بە هەموو توانایەکەم بەشداریم کرد لە بەرەو پێشەوە بردن و گەشەکردنی بزوتنەوەی گۆڕان کاریگەریشت هەبوو وە کاریگەریشم هەبوو دوایە تێگەویشتم یەکێتیم بچوو کردەوە هەڵم کردی خۆم وا قەناعەتم بۆ دروست بوو ئەوەش ئەوەی من دەمەوێەوە نەبوو پێم وابوو غەدرم لە یەکێتی کرد بۆیە تەنها بۆ ئەوە بە یەکێتیم گۆ لە هەربژارنی پەرلەمانی بەغدا تعویستان لۆ دەکەمەوە حەملەتان لۆ دەکەم بەبێەوەی هیچ شتێکم دوێنە سەرکردایەتیم دوێنە پارەم دوێنە هیچم دەوێت بەڵام تعویستان لۆ دەکەمەوە من لە پەرلەمانی 25 تەسەورم وایە زەرەرم لە یەکێتیدایە و پێشم وایە زەرەرەکە ناحەقە پێم وایە زەرەرەکە ناحەقە وەوعد بی ئەوەتان بۆ پڕ دەکەمەوە ئەوە بوو لە هەربژارنی پەرلەمانی عێراق حەملەم کرد بۆ یەکێتی بووم و یەکێتی ئەوزا نارێن بوومەوە چکۆی زۆری دەوێت یعنی چۆن بوومەوە یەکێتی بەران لەسەر ئەو ئەساسە بوومەوە یەکێت نەک لەوە ئیمتیازەوە یەکێتەکان ماینە بایەشتیان برێ دینارێک ئیمتیازمان دایتی تەنها حەملەی هەربژارنم لۆکردن و لە ماری خۆم دانیشتیمە تا ئێستا تۆ وتت زۆڵمم لە یەکێتی کردووە لەو کاتە پێ دوایە نەحەقیت بەرامبەر کردو لە انتخاباتی لە بۆی گۆڕان نەیتوانی مەهامەکەی خۆی جێبەجێ بکە لەسەر ئەو ئەساسەوە زوڵمی لە تۆ نەکردەوە با زۆر زۆڵمەکەی کامتان گەورەتر بوو بەڵام ئەمن پێم وایە زوڵمەکە لە خۆم بکرێ پێم باشترە نەک لە میلەتەکەم بکرێ نەک لە فکرەکە بکرێ یعنی ون وەکو باسی من پێم وابوو ئەمە لە بزوتنەوەی گۆڕان هیوای گەنجی کوردمان زیندە بەچاک کرد گەیشتمەوە قەناعەتێ غەڵەتم غەڵەت نیمە ئەو کاتیش بۆم گوتی ئەو کاتیش کە لە پێم وایە لە مەکتەبی سیاسی بوونم لە مەلبەند بۆ قسەم کردی ئەگە مابی لە ئەرشیف ئەو کاتی گوتم بزوتنەوەی گۆڕان بە قەناعەتی من هیوای خەرشی گۆڕانخوازی کوردی زیندە بەچاک کرد ئەمن ئەو کاتی کە بوومەوە یەکێتی وام گۆ و ئەمن ئێستاش پێم وایە لە کوردستان هەردەبی بەدیلی سێم هەبی هەرچەندە خەرک ماندی بووە خەرک بێتاقەت بووە بەدیلی ئەمن تەمەنم ڕۆیشتیە لەو کاتەوە قسە سەرەکەین پیاوی بە تەجربە زۆر گرنگە بوو من ئەزمونم لایە ئەگەر بزانین ئەمن ئەزمونم لایە بەڵام ئێستاش ئەمن پێم وایە زەرورەتە کورد لایەنی سێمی هەبی لەسەر لایەنێکی سێمی بەهێزە بێ لەگەڵ یەبیت ئەمن ئەگە بڕوان پێبی باشە ئێستا تۆ قسەیەکی جان فەرمۆڵەی گۆڕان خەونی گەنجی لە گۆڕنا کوشتی ئەوە قەناعەتی منە ڕەنگە خۆیان وانە باشە گۆڕان چی بوون خۆ گۆڕان ئێوە بوون تۆش بەشێکی لە کوشتە بەڵێ منیش بەشێکمەوە بەڵام نەمانتوانی وەنیە ئەو ئەترافت باشە کە گۆڕان لە ئێوە پێکات و دوای ئێوە ئەو هیوایەتان کوش بۆ خەڵکی لێ بۆ زۆر خەڵکشتان ناردە حکومەت و پەرلەمان وا دەرنەچووکەتان ویست ئەمن دژی چوونە ناو حکومەت بووم ئەوە ئەمن هیچ مەسئولیتم لەوەی بەڵێ کاتە تۆ گۆڕان نەبوویت
ئاڕۆژی کە کاگنەوشێوان سەردانی مەسیفی کرد ئەم لەگە کاگنەوشان بۆ کێشەم و لە زەریدەش تەسریحم لایە مایە تەسریحەکەم پێش تەشکیل لە حکومەت و ئەوانە ئەمن لەسەر حکومەت هیچ مەسئول نیمە لە گۆڕان لە کاتی لەگۆڕانیاندا بستە ناو حکومەت ئەمن لە گۆڕان سار بووم. باشە کاک عوسمان ئەم دۆخەی هەمانە خەڵک بە هەشتا نزیکی 90 ڕۆژ موچەیەک وەربگرێ و بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ وەزاکەش خراپ دەبێ بە تەسەوری خۆ ئەگە تەجربەکەت ئاوا بگەڕێتەوە بۆی و یەک لێکدانی بچوو بکەی بە شومانەگەێنێت زۆر خراپە نەتیجەکەی خراپە یان ئاسایی و تێ ئەپەڕێ و وەکو هەموو ساڵانی پێشوە بەخۆی زۆر خراپە زۆر خراپە عقڵیەتی بەڕێوە بدن نەک دوژمن چۆن مسەیتەرە لەسەر قەزیەکەمان نەک دوژمن چۆن وەکو دەرێ هەرمان دەخەڕەتێنی نەک دوژمن چۆن غەدرمان لێ دەکا خۆمان عقڵیەتی بەڕێوەبردننی خۆمان ئەوەندە خراپە قەت لەوەی خراپتر نابی وە تەسەور ناکەم چاش ئێمە ئەو سەردەمی کە بەڕێزت هەم لە شاخ بووی دوایش کاتیتەوە شار ئەنی مەبەستمێ دەسەڵاتی کوردی لە دوای نەوەیەکەوە هێزمان هەبووانی پارتیوچێتی هێزیانە بوو سۆسیالست هەی بوو پێ وایە دوای 30 ساڵم هێزانیشی ئێستا هەن گۆڕانکاریان بەسەراتۆیان نەبوون چونکە بۆچی ئەم قسەیەکەم هێزەکانمان نیشتیمانین یان نیشتیمانی نین وەڵامەکەی زۆر ڕوونا ئیشێک لە قسەکانی بەڕێزتم کە گوێ لێگرتووە ئەڵێ ئێمە مەشاکیلی ئەوەمانەیە تەنزیممان لە ڕووی عەسکەریەوە بۆ ناوخۆش کە هێزی ناوخۆمانە بێ لەگەڵ هێزی بەرگری پاراستنی سنوورەکان ئەوە نین کە ئەمانەوێت تا ئێستاش ئەقڵەتێک هەیە بڕای بەم هێزە چەکدارانە هەیە کە توانێت بەرگری بکە لەبیتە هەر ئەم مانگەی ڕابردوو بە 4 درۆ نەتوانێت چی لێ بکە ئێمە چیمانێ نستەی بەرگریمان هەیە ناتوانانی بەرگری لە ئاسمانەکەی خۆت بکەی بە باسی کوردستانەکەم هیچ عێراق ئاسمان لە دەسەڵاتی عێراق خۆشیان نیە بەڵام وەکو کورد قسە بکەین ئەم تەجربە زۆری هەمانە ئەوە لە عێراقی بنیادی عێراقی تازایە ڕۆڵێکی کاریگەریە بوو کورد لە 92 ئێمە خاوەنی حکوومەت و پەرلەمان و هێزی خاوەنی موسسات و سەرچاوی دارایین تا ئێستا هیچمان نییە بەڵام ئەو 33 ساڵە بالتأكيد نمونەمان نییە لە دنیا لە باشیە لە خراپ بۆ خراپی نمونە سوێن هەموو هێزێک لە دنیا ئێستامە ئەوە چەند 32 ساڵە حکومەتمان هێمانە 92 33 ساڵە تقریبا ئێستا دەستە پێدەنێتە 33 ساڵی لە 33 ساڵدا ئەتو چەکێکی بەرگریت پەیدا نەکردبی مەتارت هەبی ئاردی ئازادکراوت هەبی هێزی پێشمەرگێت هەبی دام و دەستگای ئەمنیت هەبی پارەت هەبی نەتانین ئێستا درۆن دێ لەبەر چاویت و بیرە نەفتەکان دەتەقێنەوە تو ئەوە سەیری دەکەی بە مۆبایل تەسویرەکان ئەتو ماقولە ئەگەر ئەتو هیواد بە دوا ڕێژی میلەتی خۆت بی ماقولە چەکەک پێیانەکەی ماقولە سایلۆیەک دروست نەکەی ماقولە گەنمی جوتیارێک وەرنەگری ماقولە وەزارەتی زراعی گەشە پێنەدەی خەرک بەنداوتە ئیکتفای ذاتی بکە احتیمال لەسەر خۆی بکە بۆیە بەڕاستی ئەو دەسەڵات و حکوومەتەی شێوەی بەڕێوەبرنەکەی ئەوەندە خراپە قەت ئەتوو ڕۆژێک لە ڕۆژان یعنی درن ناپشکفتی برێ ئەوانە شتەچیان کردێ بەڕاستی تۆست قالە زەڕێک جێگای دڵخۆشی خەرک هەست ناکەی زۆر کاری خراپیان ئەگەر دەسەڵاتێک لێت خۆی بکە ئەگەر دەسەڵاتێک بێ بمێنێتەوە بێ شتانە بکە کە تۆ باسیەکەی بزق ئەگەر تو دەسەڵاتێک بڕوای بەمانەوەی بی دەبێ اکتفای ذاتی بکە وەزارەتی زراعەتە وەکو دەرێ دەعم بکە سایلۆ لە کوردستان دروست بکە بەرگری و مقاومەی ئاسمانی و بەڕی دروست بکە ئێمە هەتا ئێستا کلاشکۆفی حەربی عالەمی دووەمانێت یخبەوەی چۆن بەرگری لە کوردستان دەکرێت بۆیە هیچ بەڕاستی هیچ بادیرێکی گەشەپێدانی بەرگری لە کوردستان نە لە پێکاتەی جەیشەکەی نە لە بەرگری بەرامبەر ناحەزانی میلەتەکەمان نەکاری لە سەکرایە نە پەیاکرایە نە بیریشی لێ دەکەنەوە
بۆیە بەڕاستی هیچ گەشتبینێک دیاری نییە بەرامبەر ئەو شێوە بەڕێوەبردنەی لە ئیدارە و لە پێشمەرگە و لە حکوومەت و لە حزب و لە هەموو لایەکەیە بەداخەوە تەنها پارەیان کۆکردەوەی شتیان نەکرد. سواس دەکەم ئەمێ کۆتایەکە بە قسێکی کاک محەممەد سەنگاوی بێنم ڤیددیویەکی 1-2 ساڵ پێش ێسای هەیە ئەڵێ هەموو شتێک خراپە وەڵای خەڵک دان بە خۆیان ناگرێت خەڵک ترسنۆک تۆش ڕادوایە خەڵک ترسنۆک یان بەڕاستی مەسئولەکان ترسنۆکن بۆ هەموو هێز و چەکەەوە هەیەە خۆیان جوڵەیە ناکەن و چاوەڕێن خەڵکی مەدەنی حرەکەیەک فاتۆمانیش سوا حرەکەکە بن بەخۆی بەچەک باش نییە ینی هیچ گۆڕانکاریەک بەچەک باش نییە ینی باشتر وایە فعلەن لە ڕێگای ڕاپەڕینی جەماوەریەوە هەر گۆڕانکاریەک بکرێت بەرام لەبەر ئەوەی خەڵک ماندی بووە و خەڵک زۆر خۆپشاندانی کرد خەڵک زۆر قسەی کرد خەڵک زۆر ئەوەی کرد و فعلەن قەنەعات و بڕوای ئەمن پێشتە قسەکەم کرد گوتم هیوای گەنجمان بۆ گۆڕانخوازی لە گۆڕ نایە ئەو هیوایە هەتا دروست دەبتەوە یعنی ئەو هیوایە و ئەو قەنەعاتە بە شێ دروست دەبتەوە لە شێ دروست دەبتەوە شێ خۆی تەرعەدەکا شێ دێتە پێشەوە ئەبێ هیوایەک دروست کرد خەڵک بێ هیوا بۆ بەڕاست خەڵک ڕاپەڕین کات ئەم دەسەڵات ڕووبەڕی نابێت لە ڕێگەی هێزەوە زێ دەسەڵات ئەگە خەڵک ڕاپەڕین بکات دەسەڵات هیچ نییە بەڵام خەڵک دەبێ بڕیار بدات ڕاپەڕینێک سپاس کاک عوسمان هیچ ماوە بیڵێ سپاسان دەکەم بەخێر بێن یاخوا هیوادارم سەر سپاس دەکەین سپاس سپاس